حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم کە تەنها 24 کاتژمێر پێشتر بە زمانی هەڕەشە و تۆمەتبارکردنی بەغداد دەدووە دوای تەلەفۆنێکی تۆمبارک نێردەی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست 180 پلە هەڵوێستی گۆڕا. سەرۆکی ئەو حکومەتە ماوە بە سەرچووی خەریک بوو 16 ئۆکتۆبەرێکی دیکە بەسەر کوردستاندا بهێنێت. سوور بوو لەسەر ڕێگری لە هەناردەی نەوتی عێراق لە ڕێگەی بۆری نەوتی هەرێمەوە، بەڵام بە کاتێکی زۆر کەم و وەکەوەی هیچ لێدوانێکی پێشتری نەدابێت بە تەلەفۆنێک هەڵوێستەکەی گۆڕا و بێ هیچ مەرجێک ڕازی بوو. ئەم پاشەکشە خێرایە و پرسیارە جدیە دەوروژێنێت کە بۆچی دەبێت لەم هەرێمەدا ئەو بڕیارانەی لە بەرژەوەندی میلەت و موچەخۆرانە تەنها لەژێر هەڕەشە و فشاری دەسەڵاتە دەرەکیەکاندا بدرێن. ڕێگری لە هەناردەی نەوت خەریک بوو کارەساتێکی گەورە و جەنگێکی دیکە بەسەر ناوچەکەدا بهێنێت کە چەندین لایەن هۆشداریان لە مەترسیەکانی دابوو. سەبارەت بەم پاشەکشەی حکومەت، ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی عێراق هۆشدارێکی تون دەدات و دەڵێت هەرێم پاشەکشەی نەکردایە لە ڕێگریکردن لە هەناردەی نەوت دوور نەبوو 16 ئۆکتۆبەرێکی تر ڕووی نەدایە. بەنسبەت ئەو گرژەی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتحادیا دروست بوو سەبارەت بەوەی هەرێم ڕێگەی نەدا بە نەوت هەناردە بکرێت لە ڕێگەی بۆریەکانی هەرێمەوە. دوجار هەرێم پاشەکشەی کرد لە ئەو بڕیارە بۆیە ئەزمەی شمالی دروست بوو لەو حاڵەتە. هەندێک لە جیهات تەدەخولیان کرد. ڕاستیەکەی گرفتەکان زۆر بەرەو ئاڵۆزبوون ئەڕۆیشتن، یعنی ترس لەوە هەبوو کەوا ئەو پەیوەندیانەی نێوان هەرێم و حکوومەتی ئیتیحادی بگەنەوە بە چوارگۆشەی سەرەتا و دوور نەبوو کارەساتی لێ بقەوێتەوە. بۆیە بڕیار درا دوجار کە دووبارە نەوت هەناردە بکرێتەوە. ناوبرا و ئاماژەی بەوەش کرد دوای گەشتنی ئاڵۆزیەکان بە ئاستێکی مەترسیدار حکوومەتی ماوە بەسەرچوو ناچار بوو پاشەکشە بکات. ئێستاش وەزارەتی نەوتی عێراق بۆریەکە نۆژەن دەکاتەوە کە توانای هەناردەکردنی 1 ملیۆن لیتر نەوتی ڕۆژانەی هەیە. ئەمەش تەنها بۆ ڕێگری لەو کارەساتە ئابووریە چاوەڕوانکراوەی کە دەسەڵاتی هەولێر خەریک بوو دروستی بکات. ئەم ڕەزامەندیە کتوپڕەی حکوومەت بۆ هەناردەکردنی نەوتی کەرکووک هاوشان لەگەڵ نەوتی هەرێم سەرمەنێنەری ئەو ڕاستیەیە کە ئەگەر تەلەفۆنەکەی ئەمریکا نەبووایە دەسەڵاتدارانی هەرێم بەم ئاسانیە لە بڕیارە هەڵەشەکانیان پەشیمان نەدەبوونەوە. بڕیارگەلێک کە ئەگەر بەردەوام بوونایە باجەکەی تەنها خەڵکی هەرێم و موچەخۆران دەیاندا.